سڵاو قوتابی خۆشەویستەکان چۆنن ئێوە باشن هیوادارم زۆر باش و سەلامەت بن بەڵێ قوتابی خۆشەویستەکان گەڕامەوەتەن لەوانێکی دیکەی زانستی پۆلی هەشتم و هیوادارم زۆر بە باشی پێداچنەوەی بۆوانەکاندا بکەن بەڵێ قوتابیان هەروەکو دەزانن کە نزیک دەبینەوە لە تاقیکردنەوەکانی سەری ساڵی خوێندنی 2020 هیوادارم سەرجەم ئەو ڤیدیۆیانەی کە بۆتان ئامادە دەکەین لە گژوانەکان سوودی لێ ببینن و ببێتە مایەی ڕەزامەندی ئێوە بەڵێ قوتابی خۆشەویستەکان لە وانەی ڕابردوو گەیشتنی زریانە خولاوەکان یاخود گێژەڵوکە یەکە لەو جۆرە گەردەلولانەی کە زۆر ترسناکەەوە زۆریش وێرانکەرە و خێرایەکی زۆری هەیە کە دەبێتە هۆی وێرانکردنی ڕێژەیەکی زۆری لایانی مادی و لایانی گیانی مرۆڤەکانیش کە دەتوانین بڵێن گەردەلوولی گێژەڵوکە ستونێکی هەوای خولاوەی وێرانکەرە و خێرایەکی زۆرە لە شێوەی هەورێکی ڕەحەتی دەردەکەوێتن کە بەر ڕووی زەوی دەکەوێتن. هەروەکو لە وێنەدا دەبینین و چەند ڤیدیۆیەکیشم نیشاندان لە قوتابخانە کاتێک سەرەتای دروستبوونی گەردەلوولی گێژەڵوکە چۆن دەبێتن ئەگەر پرسیار بکەین بڵێن چۆن گەردەلوولی گێژەڵوکە دروست دەبێتن وتمان جوڵەی هەوایەکان پێشتر بە دوو ئاراستەی جیاواز بەر یەکتری بکەون و بە جۆرێکە ئەو ستونە تووشی هەورەکەڵەکەبووەکان ببن کە هەورەکەڵەکەبووەکانی شێوەیەکی ڕەحەتی دروست دەکەن کە ئەو هەورە گەردەلوولە ڕەحەتیانە دەبێت بەرزەوی دەکەوێت و گەردەلوولی گێژەڵوکە دروست دەبێتن هەروەکو لە وێنێشدا دیارە. بۆ لە قوتابیان زۆرێکی دیکە لە گەردەلوولمان هەیە ئەویان پێویستە گەردەلوولی خولگەیی ناوەکەی لە خۆیەتی خولگەیی واتە شێوەیەکی سوڕانەوەی هەیە گەردەلوولێکی توندە لەسەر زەوی و زەریاکان دەبێتن لە ناوچێ خولگەییەکاندا خێرایی بایەکە زۆرە کە دەگاتە 120 کیلومتر لە سەعاتێکدا وەرە ڕێوی لولپێچیە و ڕوودەکەمان شێوەیەکی لولپێچە و ڕوودەکاتە بنکەی گەردەلوولە لولەکەی کە پستانی زۆر نزم کاتە جۆری دووەم کە گەردەلوولی خولگەیی زۆر ترسناکە 120 کیلومتر لە سەعاتێکدا بە جۆرێکە کە بتوانێت ڕێژەیەکی زۆری لایانی مادی و وابەربوونی زەرزەوی لە ناو بباتن. پرسیار چۆن گەردەلوولی خولگەیی دروست دەبێتن بە هەمان شێوە دەتوانین بڵێن دروست دەبێتن کاتی کە دوو بای جیاواز ئاراستەیان جیاواز بێتن بێ دەگەن و خڵانەوەیەکی گێژەڵوکەیی دروست دەکەن بە ئەوەشان کە یەکێک لە کاریگەریەکانیشی کاریگەری کۆرۆلسە کە ئەو دەکاتن ئەگەر لە نێوەگۆی باکوور بوو بتوانێت میلی کاتژمێر بێت بەڵام ئەگەر نێوەگۆی باشوور بوو ئەوە بە ئاراستەی میلی کاتژمێر دەخورێتەوە. بۆ توانین پرسیارێکی دیکەش لێکانە دیاری بکەین هەروەکو دەڵێن وزەی گەردەلوولی خولگەیی لەکوێ بەدەست دەکەوێتە وزە ئەو وزەیە کە پێویستە بۆ ڕوودانی گەردەلوولی خولگەیی لەکوێوە دروست دەبێتن وتمان لە سەرچاوی تڕبوونەوەی هەڵمی ئاوە دێتن لە ئەنجامی بەرکەوتنی لەگەڵ ئەو ئاوە گەرمانەی کە لە زەریاوە دەستی دەکەوێتن. ئەوە یەکێکە لەو پێکاتانەی کە گرینگە و خاڵێکی دیکەشمان هەیە گەردەلوولی خولگەیی هەت لە شوێ بەردەوام دەبێتن و گەردەلوولی خولگەیی لەکوێ کۆتایی دێتن. گەردەلوولی خولگەیی بەردەوام دەبێتن لە دروستبوونیدا و هەر گەورە دەبێتن تا ئەو کاتێک کە هەوا پڕە لە شێ و گەرمیەکەی هەبێتن کاتە هەتاوەکو هەوا پڕ لە شێ بێت و هەوا گەرم بێتن ئەوە گەردەلوولی گەژەڵوکە گەردەلوولی خولگەیی بەردەوام دەبێتن. بەڵێ هەروەکو باسمان کرد لە چ کاتێک گەردەلوولی خولگەیی لەناو دەچێتن ئەو کاتێکە ئەو گەردەلوولە دەکەوێتە سەر ئاوە ساردەکان یان وشکانی ئەو کاتە نامێت و لە ناو دەچێتن تو کە سەرچاوی وزەکەی لەدەست داوە هەر کاتێک هەواکە پڕ لە شێ بوو هەوا گەرم بوو ئەوە گەردەلوولی خولگەیی بەردەوام دەبێتن بەڵام کاتێک کە هەواکە شێی کەم بووە ئەو گەردەلوولە کەوتە سەر ناوچەیەکی سارد و وشکانی بێتن ئەوە گەردەلوولەکە نامێنێت و لەناو دەچێتن چووکە سەرچاوەکەی لەدەست داوە. بەڵێ قوتابی خۆشەویستەکان لێکانش زیانەکانی گەردەلوولی خولگەییمان هەیە کە دیاریمان کرد گوتمان کۆمەڵێک خاڵن کەوان لەوانە گوتمان بەگشتی گەردەلوولی خولگەیی دەبێتە هۆی وێرانکاریێکی تەواو لەسەر زەویت لایانی گیانی مرۆڤەکان بێت لایانی مادی مرۆڤەکان بێتن بۆ من دەکوانن لێکانە باز دەکەینەوە کە دەبێتە هۆی زەرەر و زیانێکی زۆری ماڵی و گیانی بەتایبەتی لەو کاتێکە بەرزەوی وشکەکان دەکەوێتن و بە جۆرێ گوتمان خێرایەکی ئەوەندە جۆرێک 120 کیلوگرام لە کیلومتر لە سەعاتێکدا ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە دار و درەخت و لە ڕێک ڕیشەوە هەڵکەنێ و ئەستونی کاربە و تەلەفۆنیش تێک بداتن و ماڵ و باڵەخانە و کۆشکەکانیش وێران بکاتن و گوتمان ئەش پڵانەکە لەبەر ئەوەی ڕێژەکەی زۆرە کە دەبێتە هۆی پەیدابوونی دیواری ئاوی لە سەزەریاکان دانەشە بەرزیان بکاتە 1 متر هەتاوەکو 8 متر و دەرێژیان لە نێوان 65 کیلومتر تاوەکو 106 کیلومتر بێت کە ئەوەش ڕێژێکی زۆرە کاتێککە بەر زەوی یان بەشی وشکانی زەوی دەکەوێتن دەوێتە هۆی وێرانکاریێکی تەواو لە زەویدا.
بەڵێ قوتابیان کۆتا ئامانج لەو کردەکە باسمان کڕێگەکانی خۆپارێزیە لە جۆرەکانی گەردەلوول کارێکیان ڕێگای تایبەت بەخۆی هەیە. یەکەم ڕێگا خۆپارێزی لە کاتی کەشی گەردەلوولە هەتا بە شێوەیەکی گشتی ئەگەر کەشەکە گەردەلوولی بێت دەکەی یەکەمیان گوتمان چاودێریکردنی دەستگای ڕاگەیاندنەکانە تەلەڤیزۆن و رادیۆ و سۆشیال میدیای کە زیاتر بەکاردێتن چونکە ئەو ڕێگەیانە باشترین ڕێگان بۆ گەیاندنی پەیام زانیاریەکان بۆ سەرچاوی حکوومەتەوە بۆ خەڵکی ئاسایی کە بەردەوام ئاگاداریان بکاتەوە لە گۆڕانکاریەکانی کەشی گەردەلوولی. و دووەم زۆر خۆپارێزی لە کاتی ڕوودانی گەردەلوولی هەورە گرماوی کە گوتمانێکی گەلەوانی کە بروسکەیدا زۆردا ڕووداتی گوتمان کوردستانش لێی بەدەر نییە چەندین حاڵەتمان جێ بووە کە دەڵێت بۆ منە بە بروسکە مردووە بۆ منە ئەگەر لە دەشت و دەرەوەی شار بوویت ئەوە خۆ لە دار و درەخت بە دوور بگرێت چونکە حالەتەن دروستێک لە شانە دەداتن کە منە بە وەستایی بنێتەوە بۆ دەبێت کاتی کە گەردەلوولی هەورە گرماویە لەسەر زەوی ڕابکشین نابێت بە سەرقاچ بۆسی چونکە لەوانەیە بەسەردا بکەوێتن و ئەگەر لە شوێنێکی تۆڵەواییدا وەکسە لەسەر زەویەکە ڕابکشەکان دەبێت دەهۆی درێژترین تێی ناوچەکە بروسکەکە لێت دەداتن و ئەگەر ناو ئاویش بووی گوتمان ئەگەر لە دەشت و دەربوو لێ دار و درەخت دوور بکەوە و ئەگەر لە شوێنێکی چۆڵەوانی بوو یەکسەر لەسەر زەوی ڕابکشێ و خاڵی سێمشن ئەگەر لە ناو ئاو بوو یاخود لە ئاوەوە نزیک بوو ئەوە دوور بکەوە چونکە ئەگەر بروسەکە بەر ئاوەکە بکەوێتن ئەوە دەبێتە هۆی نووسبوونی کارەبایەکی زۆر بێتەوە دەستانی ژیانی مرۆڤەکان. ڕێگایەکی دیکەمان هەیە خۆپارێزی لە کاتی گەردەلوولی خولگەیی یاخود گەژەلووکە کە گوتمان ترسناکترینە و بەهێزترین جۆری گەردەلوولە لەلێکانە بەردەوام دەبێت چاودێری بۆ نمونە ئەو ئاگاداری ڕێنمایانە بن کە لەلایەن حکوومەتی وڵاتەکە بڵاو دەکرێتەوە و بە شێوەیەکی گشتی ئەگەر گەردەلوولی گەژەلووکە بیتن زۆر جار پەنابەنە بەر چاڵێک یان بۆ منە نهۆمی خوارەوەی ماڵەکەت بۆ ماڵەکە نهۆمێکی خوارەوەی هەبێتن و یا خۆشورێکی بێ پەنجەرە بێت نیارە ڕەوێت بیان ژێر قادرمەکان دەگوتمان ئەوانە ڕێگای باشن بۆ ئەوەی بتوانێت خۆ بە دوور بگرێت لە گەردەلوولی خولگەیی و گوتمان ئەگەر شوێنێکی چۆلیش بوویت لەسەر زەوی ڕابکشێتن یاخود لە ناو چاڵێکی قوڵدا خۆت هەشار بدەیت خۆپارێزیە. ڕێگایەکی دیکە خۆپارێزی کاتێکە لە شوێنێک لافاو دێتن یان ڕێژێکی زۆری باران دەبارێتن کە ئەمەش زۆرجار لە وڵاتەکاندا ڕوودەداتن لە بە شێوەیەکی گشتی دەتوانین ئەو ڕێگایانی کە خۆمان بپارێزین ئەوەیە کە دوور بکەوین لە شوێنانی کە ئاوێکیدا زۆرە و ناوچەکەی بە تەواوی داپۆشتووە بۆیە حکوومەت دایم هەوڵ دەداتن کە هۆژاری و ڕێنمای بداتە هەوڵاتیان کە بەردەوام خۆیان بپارێزن بۆ ئەوەی خوانەخواست تووشی ڕووداو نەبن. گوێ باشترین ڕێگا بۆ خۆپاراستنی لافا و توفان دوورکەوتنەوە لە لێواری ڕووبارەکان و ئاوی زەیەکانە و هەروەها پەنابردنە بەر بۆ شوێنێکی بەرزە. ڕێگایەکی دیکەمان هەیە کە دەتوانین بن خۆپارێزی لە کاتی گەردەلوولی خولگەییدا چۆنە بە شێوەیەکی گشتی گوتمان بەردەوام خاڵ سەرەکی لە هەموو خۆپارێزەکان ئەوەی بەردەوام چاودێری ڕێنمایەکان بکەین کە لە ئێزگە و بۆ من ئاژانسەکانی تیڤ و هۆکارەکانی دیکەی ڕاگەیاندن بڵاو دەکرێتەوە بە گوتمان ئەو کاتیانی کە لە ئاوە نزیک دوور بکەیتەوە لە دادرەخت بێدور بکەیتەوە لە شوێنێکی چۆڵەوانی دابیت لەسەر زەوی ڕابکشێتن و بەردەوام پێویستە خۆراکی تەواوی ئەو ماوەیە هەبێتن تاوەکو بتوانێن خێزانەکان بە زیندویی بمێننەوە و لەگەڵ ئاوی پاک کە سەرچاوێکی سەرەکیە بۆ مانەوەی مرۆڤ بۆ ژەمی ڕۆژانە کە باسمان کرد و بێگومان بۆ پاراستنی ماڵەوەش دەتوانن پەنجەرەکانیان بە تەختەدار داپۆشن هەروەکو لە وێنەدا دیارە و هەتا بکرێتن لە ماڵ نەچنە دەرەوە. بۆ لە قوتابی خۆشەویستەکان پوختەیەک دەربارەی ئەو کردی کە باسمان کرد کە گەردەلوولی هەورە گرماوی سیستەمێکی کەش و هەوای بەهێزە دەبێتە هۆی ڕەشەبا و باران بروسکە خاڵی بنەوەی گەوری کارەبایە گەردەلوولی گەژەلوکە ستونی هەوای خولاوی بچووکە کە گوتمان دەروزانێکی زۆری هەیە و گەردەلوولی خولگەی سیستەمێکی خولگەی خولاوی گەورەی کە دەبێتە هۆی پەیدابوونی ڕەشەبایەکی گەورە لە بارودۆخی کەشی گەردەلوولیدا زۆر گرنگە خۆت بپارێزی و گوێگرتن لە رادیۆ و تیڤیەکان و زانین دوای بەشەکان و هەروەهایشنەوە لە ناو ماڵ و دوورکەوتنەوە لە پەنجەرەکان. وەڵا قوتابی خۆشەویستەکان ئەمەوانەی ئەمڕۆمان بوو بە هیوای سوود و دووبارە پێداچوونەوە ئینشاءالله لەوانەیەکی دیکە بە یەک دەگەینەوە. کاتێکی خۆش.